بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بە ڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناکۆکی پارتی یەکێتی هەروە چارنووسی حکوومەت و پەرلەمانی کوردستان دەکەین. لە ئێستادا بەرپرسانی پارتی باز لەوە دەکەن کە قۆناغی دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وەکو پێش هەڵبژاردننیە بۆ پێکێنانی حکوومەت و دەست بەکاربوونی پەرلەمانی کوردستان. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا چارنووسی پەرلەمانی کوردستان چی بەسەردێ، ئایا پارتی دەتوانێت لە پەرلەمان زۆرینە دروست کات یاخود ئێمە لە بەردەم ئەوەداین کە پەرلەمانی کوردستان هەڵبوەشێتەوە و لەسەر حاڵدا پەرلەمانی کوردستان توانێت خۆی هەڵبوەشێتەوە، وایە هەرێمی کوردستان لە بەردەم ئەوەدایە کە هەڵبژاردنێکی پێشوەختە بەڕێوە بچێت و لەسەر پرسی حکوومەتیش کە ناکۆکی دروست بووە تا چەندێک پێوەستە بە پۆستەکان لەگەڵ بەغداد و پۆستی سەرۆکۆمار و پۆستەکانی هەرێم بەیەکەوە دەبەسترێنەوە. ئەم ناکۆکەی پارتی یەکێتی چی لە ئایندەی حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان دەکات؟ لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک چۆمان محەممەد شارەزایی یاسایی لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە کاک سەرتی بجەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس قسە لەسەر ئەم پرسانە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک چۆمان بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین 13 مانگە بڵین پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە، بەڵام تاکو ئێستا چارنووسی دیار نییە و دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیش سەناکۆکی پارتی یەکێتی زیاتر بووە. پەرلەمانی کوردستان لە بەردەم چیدایە، سیناریۆکانی بەردەمی چین لە بەردەمەوەیدا بتوانێت دەست بەکارەکانی بکە یاخود بەرەو ئەو بڕواکە هەڵبوەشێتەوە. سەرەتا بەناوی خوا سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیامی ئەزیز، ڕێز و حورمەت بۆ کاک سەرتیب لە شاری هەولێرەوە. دیارە ئێمە جەناب فەرموو 13 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە، تەقریبەن وا بەرەو 2 ساڵێکی شەڕۆین. یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان لە 2012 ساڵی 24 ئەنجامدرا کە پەرلەمانتاران سوێنی یاساییان خوارد بڕیاروا بوو بەپێی قانون و پێڕێوی ناوخۆ لەو کۆبوونەوە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێت. بینیمان هەرەو کۆبوونەوە چەند دقەیە کرا و کۆبوونەوەکە هەڵگیراوە یان کە دواخراوە بۆ کاتێکی نادیە هەڵپەسێراوە بە هەر ناوێک تۆ ناوی پێ بنی. کۆبوونەوەکە بە زۆر بوو پەرلەمانتاران سوێن خۆن و ئیمتیاز وەرگرن هەم بۆ سوێن خواردنی پەرلەمانتاران و بۆی مادەیەکەیە لە قانونی سەرۆکایەتی هەرێم ئەگەر لە ماوەی 45 ڕۆژ لەو نەدوایی کە سەرۆکی هەرێم دیاریە کاگەر کۆبوونەوە نەکرێ ئەو خولەی پەرلەمان بە هەڵوەشاوە دانرێت و پێویستەکە سەرۆکی هەرێم مەرسومی دەرکا. ئەگەر ئەوەیان نەکردایە ئەو مادەیە زیاتر تەفعیلە و تەرکیزی خرایە سەر، هەم بەشێکی بۆ خۆزیینەوە بوو لەو مادەیە، هەم بەشێکی تریشی پەرلەمانتاران سوێنی یاساییان خواردووە بەداخیشەوە کە لەو کاتەوە تا ئێستا هەموو مانگێ موچی خۆیان وەرەگرن و قیلە و قالیش زۆر لەسەر حرامی و حەڵالی موچەکانیان لەسەر ئەو شتانە شتێ. بەڵام ئەو بەجێڵین بۆ وێنەکە گەورەترە بۆ مانایی ئێمە ئەوە بۆچی تا ئێستا بۆ ئەوەی خایان کاک حەکیم لەوانەیە پرسیارێک زۆر دقیق بێ بۆ گەشت ئەم نقطەیە. هەر لەو کاتەشی کە ئینتیخاباتەکە کرا هەموو چاوەکان لەسەرەوە بوو کە باسەکرا باوەڕ فەرموو پێشبینەکان بۆ بوو دوای ئینتیخاباتی پەرلەمانی عێراق تەشکیلی حکوومەتە کرێ. ئەنی ئەمە هەر زوو مبادر کەشف و دەسەکە وتیان کاکە ئەم دۆخە ئاوا ئیدامی پێدرێت تاکو دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و بە هۆکاریەوەی دابەشبوونی کورسیەکان کە زۆرینە لای پارتینە بە بەتەنها 50 زایدنێکی لابەیەکێتی پێی وایە کە ئەو سیاسەتی حکومڕانی کە لە پەشداری کردووە لە ڕابردووە دایی نایە و زەرەری بەرەکەوێت و ئەو بەڵێنە گەورە قەبەقەبانی کە یابوویان ئەشیانزانی ئینتیخاباتی پەرلەمانی عێراقیان لە پێشە بۆیە هەموو چاوەکان بە تێڕوانینەکان بە ئەو داواکردنی کە یەکێتی شێ بوو بۆ پۆستی وەزاری ئەو حەزرەی یان ئەو هینەی کە پارتیشێ بوو بۆی وەزارەتی ناوخۆ نایم ئەمە نایم ئەوە نایم وای کرد دۆخەکە زۆر تۆڵ بکێشێ گەشتۆتە ئەم نقطەیەوە پەرلەمانی عێراقش ئەنجام درا. جا زۆر گاڵتەشیان بە عێراق کرد. عێراق لە 2005ەوە کە انتخاباتی تیاکرێت لە 2023 کە ئازاد کراوە هیچ کاتێک انتخابات لە میعادی خۆیوانە کەوتووە، انتخاباتی پێشوەختەشی تیاکراوە. چاوێکی لەسەرەوە بوو انتخاباتی 11 ناکرێت، بەڵام بینیمان انتخاباتەکە بۆ هەموو وەزعش کرا. هەرێم نەک انتخاباتەکان لە کاتی خۆیان ناکە، تەشکیلکردنی حکوومەتیش و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ئەوانەش هیچی لە کاتی خۆیان ناکە. ئەم جاریان لە هەموو زارێ زیاتر توڵی کێشاوە کاک حەکیم، توڵی کێشاوە بۆ مانایی ئێستا 13 مانگ تۆ انتخاباتی کردووە دەنگدەر خەڵک مافی خۆیتە لە کاکە من دەنگ ماوە بە تۆ بۆ 4 ساڵ. خۆ ئەگەر سەیکەی لە 2012ەوە ئەم مودێ لەسەر حکوومەت حسابە، ینی 2012 24 جارێەوە ساڵی ڕۆی حکوومەتەکە تشکیل نەبووە، ینی ساڵێ لە تەمەنی قانونی حکوومەتەکە ڕۆشتووە چکە کە تەمەنی یاسایی پەرلەمان تەواو بێ
حکومەتی شەبێ تەواو بێ جارێ لە 4 ساڵەکە ساڵێکی ڕۆژبووی تەفسیری دادگای فدرالیش بێ هەر بۆ پەرلەمانی کوردستانیش ڕاستە کە ڕۆژی دەنگدانی گشتی ئەنجام دەدرێت تەمەنی پەرلەمانیش کۆتایی لە یاسای ژمارەی ساڵی 92 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەو نەسا دیژێری کراوەڵێ تەمەنی پەرلەمان 4 ساڵە کە لە یەکەم دانیشتنی سوێن خواردنی و دەست پێکات بۆ کۆتایەتنی ئەو ساڵە سوێن خواردنەکە 2012 بووە 2012 24 بووە 2012 24 25 26 27 28 ئەمە ساڵێکی لە حکومەت ڕۆشتووە لە پەرلەمانەکەش ڕۆشتووە جارە هیچ ئاسۆیش نادیارە گریمانەکانی بەردەمی باش دەینەوە دێ باسین لای کاک سەرتیب قسە سەرەوە دەکەین گریمانەکانی بەردەم پەرلەمان چین کاک سەرتیب سوپاسی ئامادەبوونی بەڕێزشت دەکەین دەمانەوەی سەرنجی بەڕێزیش بزانین لەسەر ئەو ناکۆکیێکی پارتی وێکێتی ئێستا کە دروست بووە ناکۆکیێکی ساختەیە یاخود ناکۆکیێکی قوڵیان هەیە لەبارەی دابشکاری پۆستەکان لە هەرێم لەگەڵ بەغدا ئێستا بەرپرسانی پارتی بە زمانێکی دیکە قسە دەکەن وەلەو کۆڕبەندەی کە لە هەولێریش بلادۆکیش بەڕێوە چوو بینیمان بەرپرسانی یەکێتی تێیدا بەشدار نەبوون ئێستا ناکۆکیان قوڵتر بوونەتەوە وە لە بەردەم چی داین بۆ پێکەنانی حکومەت و پەرلەمان ڕاستیەکەی بەر لە هەڵبژاردننی 2024 ئێمە تەوەقوعی ئەومان دەکرد کە انتخابات و پێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بکەوێت دوای 2025 بۆ ئێشێتی من پێم وایە نەیدەویست تووشی گرفتی هەڵبژاردننی سەر و کۆمار بێتەوە بۆی بیکە بە یەک پاکێج و لەگەڵ پارتی دابەشی بکە و لەسەر مەسەلەی حکومڕانیش لەگەڵ پارتی ڕێککەوێت بۆ پارتیش ڕەنگە سەردەمانێک ئەوان گرێویان لەسەرەوە دەکرد کە لە ئێران دەدرێ و ئێران لاواز دەبێ و ئەو گروپانە نزیکن لە ئێران کە یەکێتیش پارتی پێوان نزیکە لە ئێران یان لەسەر ئێرە حسابی دەکات لاواز دەبن و ئیترتوانە حکوومەت پێک بێنێ بەڵام ئەنجامی گۆڕانکاریەکان و ئەو گۆڕانکاری لە دوای لێدانەکانی ئەمریکا بینیمان بەو شێوەرە بوو کە پارتی دەیویست یا هەندێک چاوەڕوانیان دەکرد دوای پێش انتخابات دیارە ئەوان لەسەر زۆر خاڵی ناکۆک گەیشتبوونە ڕێکەوتن لەسەر مەسەلەی دابەشکردنی پۆستەکان لە یەکتریەوە دوور بوون و یەکێک لەو گرفتانێک کە لەنێوان هەردوو لا هەبوو بریتی بوو لە مەسەلەی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی ناوخۆ گرێکی پێم وایە گرێ کوێرەیە لە نێوان هەردوو لە بۆ یەکێتی پێی وایە ڕێی یەکێتی باز دەکەم کە لەوە لە یەکێتیمان بیستووە پێیان وایە کە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتێکی ئەوتۆی نییە و وەزارەتی ناوخۆ لەبەرەوەی پەیوەندی بە مەحافز و بە مەحافزەکانی هەرێمی کوردستانەوە ئەگەرەوان بیوەریگرن لەوانەیە بەشێک لەو دەسەڵاتانیان دەستکەوێت کە پەیوەندی بە مەحافزەکانی هەرێمی کوردستانی هەیە و منزمنی هاتەمان مەحافزەی سلێمانی ئێستا پێم وایە گرێکانیوان هەردوولا قوڵتر بوو ینی کێشە و گرفتەکانیوان هەردوولا قوڵتر بوونێتەوە و لەلایەک ئەنجامی هەڵبژاردنەکان ئێستا لە بەغدا بەو شێوەیە نییە کە هەندێک تەوەقوعیان دەکردووە ئەو گروپانی نزیکرد لە ئێران دەنجی زۆریان هێناوە چ لە سونە و چ لە شیعە و ناوماڵی شیعە ئەمجارە کەمێک هەدووی پێوە دیارە زۆرێک بێ لە بێدەنجی پێوە دیارە و من پێم وایە ئەگەر بێت و لە چەند ڕۆژی داهاتوو یان نزیکەی مانگێکە پارتی وێژێتی لەسەر سەر و کۆمار ئەگەر بگەن و ڕێککەوتێن و لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێککەون گرێکوێرەی حکوومەت هێرێم دەکرێتەوە بەڵام ئەگەر بێت و لەسەر سەر و کۆمار ڕێک نەکەون پێم وایە ئالۆز دەبێ باردۆخکە دەکەوینە بەردەم ئەگەری تازە یانی احتیمالیاتی تازە دێتە پێش پێم وایە پارتی ئەگەر بە ئەگەر وەریگرین پارتی بۆ مەسەلەی سەر و کۆمار چانسیز دیسان لاوازە بە قووەت نییە پارتی وێچێتی لەسەر ئەوە کۆکن کە سەر و کۆمار بۆ کوردم پێم وە هەردوولا ینی خلافی لەسەر ئەوە نیە خلافی لەسەر بۆ بەرچێ بکەوێ بەریەکێتی یان بەرپارتی بکەوێ پێم وایە ئێران دیسان یان وڵاتانی دەرودراوسێ دەستوەردان لە مەسەلەی پێکردنی حکوومەتی عێراقی دەکەن و کورد لە ناوخۆی دابەش بەسەر دوو ستونێکیان بریتێ لە ستونێکی تورکی و ستونێکی ئێرانی و وازحە کە پارتی لەبەرەی تورکیایە و ئێران یەکێتیش لەبەرەی ئێراندایە و ئەو بەرەی کە ئێرانیە ئەمجارە دیسان دەنجیان بەدەستێناوە و لاواز نەبوون تا ئێستاکە ڕاستە ئەمریکا کاریگەری هەیە و کاریگەری دەکاتە سەر مەسەلەی پێکردنی حکوومەتی عێراقی بەڵام لەبیرمان نەچێ ئێران لە ئازال بە قووەتە لە ناو عێراق و دیسان چانسی ئەوە دەبێت کە ئەو لایەنانی کە نزیکە لە ئێران بەشێک لە پۆستە گرنگەکان بەدەست بخەن لەوانە سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کۆمار جا دەبێتەوە سەرەوەی کە پارتی وچی دەتوانن تا مەسەلەی پێشکەشکردنی کاندید بۆ سەرۆکی کۆمار ڕێککەون یان نا
دوای ئەوە ئەگەر بێت و ڕێک نەکەوتن ئێمە باس ڕێککەوتنەکەین تا ئێستا ئەگەر ڕێک نەکەوتن بە دڵنیاییەوە دوو کانی دزنە ناو پەرلەمان و ئەگەر بێت و احتیمال یەکەم ئەوەی کە پارتی سەرکەوێ ینی پارتی کاندەکەی خۆی سەرکەوێت لە ڕێی هەڵبژاردن ناو پەرلەمانی عێراق هەر وەکو چۆن لە ڕابردوو خلافیان هەبوو و بە دوو کاندی چونە ناو پەرلەمان من دڵنیام یان زۆر بەمان ئەگەری ئەوە دەخینە بەردەم کە پێکەرانی حکوومەت هەرێم دەکەوێتە ئالۆزی زۆر گەورەوە لە باتی حکوومەتێک احتیمال لە بێ بە دوو ئیدارەیە کە ینی مەسلەی دوو ئیدارەی زۆر نزیک دەبینەوە ئەگەر بێت و یەکێتی بە بێ ڕێککەوتن لەگەڵ پارتی ڕێککەوێت بەبێ پارتی ینی بەبێ ڕێککەوتن لەگەڵ پارتی سەر و کۆمار ببات ئەوە پێم وایە سەقفی داواکانی لە هەرێمی کوردستان بەرز دەکاتەوە دیسان ئالۆزی بۆ پێکەنانی یان پێکهاتنی حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەبێت و دوا دەکەوێت ینی ئەگەری بەهێز ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان یان ئەو 4 ساڵە تەواو بکە کە لە 4 ساڵی هەڵبژاردنە یانیش ئەوە تا هەڵبژاردننی پێشوەختە بکرێ یانی سەرۆکی هەرێم کە هەرچەندە گرفتی یاسایی هەیە بۆ چونکە سەرۆکی هەرێم ئەسڵان بۆ خۆی ماوەی بەسەر چووە ینی حەقی بڕیاردانی نییە ئێستاکە بەڵام ینی چاوپۆش ڕەنگە لەوە بکرێ کە سەرۆکی هەرێم بڕیاری هەڵبژاردننی پێشوەختە بدات بۆ هەرێمی کوردستان ئەوشیان دیسان هەم گرفتی یاسایی هەیە و هەمیش ڕەنگە احتیمالاتی دیکە لە خۆ بگرێت. بەڵێ دوای دێمەوە خزمەتت بزانین ئایا پارتیەوەشی لە بەردەمدانیە بتوانێت بەبێ یەکێتی حکوومەت پێک بێنێ دێمەوە خزمەتت کاک سەرتیب کاک چومەن بەڕێز شارەزای یاسایی بینە سەرەوەی کە ئەگەر بوونەمنەگریمان نەگەن بەڕێکەوتن چارەسەر هەیە یاخود لە چ حاڵەتێکدا پەرلەمان هەڵدەوەشێتەوە هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە لە چێ هەڵبژاردننی پێشوەختە دوورە زەحمەتە نزیکە بۆ هەرێم تا ئێستا هەڵبژاردننی پێشوەختە دوورە ینی گریمانەیەکە لەسەر ئەرزی واقع کۆمەڵی لەمپەری هەیە بەڵام ئەگەر پێمان وابێ مستحیلە مستحیل نییە چکە کە دۆخەکە گەشتە ململانی و دەستبادان کرد دۆخە گەشتە چاقبەستویەکی زیاتر لەمەی کە ئێستا هەیە چکەم دۆخێکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بە هەموو پێوەرەکان دۆخێکی چاقبەستووە و نە پەرلەمانت هەیە نە حکوومەتت هەیە کە حکوومەتێکی شەرعی بێ پەرلەمانەکە وەکو وابێ جمود بێ ئەنجومەنی پارێزگاکەتەوە حاڵێتی دۆخی هەرێم پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان ئەمە بە حاڵەتێکی جمودایە ئەگەر تا ئەم دۆخە ئیدامەی پێبێ ئەم جمود و چاقبەستویە زیاترە بێ منفەزی نامێنێ ئەو گریمانانی کە لە بەردەم هەرێمی کوردستانە هەیە بۆم پرسە ئەوەمان لە یاد نەچێ انتخاباتی پەرلەمانی عێراق کراوە بمانوێ نەمانوێ مەلەفی حکوومەتی عێراق و یەکلاکردنی پۆستی سەرۆکی کۆمار ئاڵێنراوە بە مەوزوعی تشکیلکردنی حکوومەتی هەرێم چکە دوو پێکهاتی ئەساسی تێ لە هەرێما کە تشکیلی حکوومەتەکایەتی پارتیە هەرم دوو هێزن هەڵسۆڕەنەری بڵین وەرگرتنی پۆستەکانیشن لە بەغداد هەر ئەمە وای کردووە ئەم تێڵکێشە دروست بووە بۆیە بە ئاسانی پێشبینی ناکرێت تا ئەو بابەتە ڕێک نەکەون حل نەکرێت ساغ نەبێتەوە عملی بێ واقعی بێت چارەسەرێکی گونجاو بێت حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوە هەم تشکیل بێت و هەم دەستی سەرۆکاتی پەرلەمان زوو بە زوو یەکلای بێتەوە بۆ چکە سەرتی فەرمووی ئەگەر یەکێتی بەتەنها بەبێ گریمان ڕێک ناکەون بۆم پرساگەر سەرپۆستی سەرۆکی کۆمار بێ بەبێ پارتی هەم پارتی نەوەیتر مامەڵەکە و هەم یەکێتی سەخفی داواکاریەکان بەرزە بێتەوە ئەگەر بەعکسی شەوە بێ تەئسیر لەسەر ئەوەکە بۆیە ئەمە ئەگەر نەکەنە حەلی جەزری بۆ ئەم بابەتە ئەم تشکیلکردنی حکوومەتی عێراقەت زۆر کاریگەری لەسەر هەرێمە بێ فەلەبەر ئەوە هەرێم هەڵبژاردننی پێشوەختە هەیە نەخێر هەموو بۆ تەسمیە و تعریفە هەڵبژاردننی پێشوەختە نیە بەڵام کۆتایی پێنانی خولی پەرلەمانی هەیە بۆ نمونە پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە و ئێمە بەرە و هەڵبژاردن بڕۆین ئێمە دوو ڕێگە هەیە بڵێن دوو سووار هەیە دوو شێوە هەیە شێوەیەکیان بەپێی یاسای ژمارەی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێم هەڵێ سەرۆکی هەرێم ئەگەر ئێکێ لەم حاڵەتانە ڕوویا بە ئەمرێکی کاشی بە مەرسومێک دەرەکات ئەو خولە کۆتایی پێێنێ چوار حاڵە دیاری کراوە یەک ئەگەر هاتوو 50 زایدنێکی پەرلەمانتاران استیقالیان کرد 51 پەرلەمانتار لەم سەیی کە هەیە استیقالە بەس ئەمە کەیە بێ ئەبێ دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێت اینجا استیقالە تەقدیم کەن چکە استیقالە بەپێی نظامی داخلی پەرلەمان ئەبێ تەقدیمی سەرۆکایەتی بکرێ بخرێتە دەنگەوە نەک سەرۆکی کاتی سەرۆکی کاتی لاقی چێ بە استیقالەوە ئەوە علاقی ڕەتی بەوە نییە ئەمە یەکێکە لە حاڵەتەکان 50 زایدنیەک ئەوە بکە دیسان ئەمەش چێ پشکی زۆری وەرەکەوێت چێ ئاەتی بە تەنها ئەتوانێت بکایان پارتی خۆی پەنجاوێکی هەیە ئەم بابەتە بکامە یەکێکە لە ڕێکان ڕێگەی دووەم ئەوە یەکەگەر لەو بەروارەی کە سەرۆکی هەرێم دیارەکە بۆ یەکەم کۆبوونەوە 45 ڕۆژ تێپەڕێ و کۆبوونەوە نەکرێ بەڵام ئێستا کۆبوونەوە کراوە تقریبا ئەو مادەیە
جێبەجێ نابێ. خاڵی سێم ئەوەیە کە ئەگەر سێ کاندید متمانی پێ نەدرا لایەن پەرلەمانەوە کە ڕاست پێرا دەم خۆش پێکێنەری بۆ پێکێنانی حکومت سێ جار بە دوایەکە سێ کەس خراە بەردەم پەرلەمان و متمانی پێ نەدرا ئەمەش وا کات کە پێویستە سەرۆکی هەرێم مەرسوم دەرکا بۆ وەشانەوە حاڵەتی چوارەم و ئەگەر سیستەمی انتخابەکە بگۆڕێ بەر لە 6 مانگ لە تەواوبوونی خولە ئەمانە ڕێگەی یەکەم ئەگەر لە دەست خۆمانایە لە ناو خۆی هەرێمی کوردستانایە بە مەرسومێک لایەن سەرۆکی هەرێمی ساو دەسەڵاتی هەیە بەڕێی من هەیەی بۆ بەپێی یاسای ژمارەیەکی نەخێر بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2019 یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم ئەڵێ تا ئەو کاتەی سەرۆکێکی نوێ لەلایەن پەرلەمان و هەڵەبژێرێت سەرۆکی هەرێم ممارەسی کاروبارەکانی خۆیەکە ئەم حەقیاوە بە ئەو تەصریف ئەعمالە شمولی ناکات چکە خۆمە دەستوریشمان نییە قانونێکمانێکە ئیشوکارەکانەکە لەو قانونە هەڵەنە مادەی 5 سەلاحەتەکانی کە یاسای ژمارەی ساڵی 2019 ئەم حەقیاوە ڕێگەی دووەم داوا تۆمارکردن لە محکەمەی ئیتیحادی بۆ هەڵوەشانەی خولی شەشەم هەرچەند لە ڕابردووە کۆمەڵی دادگەری و نەوەی نوێ داواکەیان تۆمار کرد بەڕێی من لە شانی هیچ کەسێکم ناکەم بۆ شێوازەکە بەڵام بگاتە ئاستی دەستبادان بگاتە ئاستی فۆرمێکی تر بە نوعی تر داوا تۆمار کرێ مەجالێکی تایە بۆ وەشانەی خولی شەشەمی پەرلەمان بەڵێ مەجالێکی تایە قورسی بینم دەکەوێتە سەر ناوڕۆکی جۆری سکاڵا پێشکەشی دەکەی بەشێکی پەیوەندی بۆ هەیە بەشێکی پەیوەندی بۆ چکەومان لە یاد نەچێ ئەی خۆ هەر ڕابردوو بوو خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە قەرارێکی محکەمەی اتحادی هەڵوەشایەوە ئەی خۆ هەر ئەوە بە محکەمەی اتحادی هەڵوەشانەوە بەڵام دادوەری نوێ هاتووە ئەم سەرۆکی دادگایی کە هاتووە نظامێکی داخلیان بۆ محکەمەی اتحادیدانەوە تا ڕادەیەک زۆربەی ئەو کەیسانی کە پەیوەندی بە هەرێمەوە بە دوور دەگرنەڵێن لەبەروی اختصاصی ئێمە نییە بەڵام ئەگەر کێشەکە بگاتە ئاستێکی جەمسەربەندی کێشێتی و پارتی بگاتەوەی ئێران تەداخل کات بگاتە هەنێ شوێنی تر بگاتە دەستبادان هەموو شتێ واردە وەک چۆن وارد و بۆ ئەوەی کە یاسای هەڵبژاردنەکەیان گۆڕانکاری تیا کرد و نەسی بەدیلیان دانا ئەوە فەلەبەرەوە ئەمە بەو جۆرە ئیبینین کە ینی ئەم ڕێگانە کە ئێتە بەردەسمان ینی ئەمە ڕێگەکانی هەڵوەشانەوەیە بەڵام ئەگەر باسی لەم پەرەکانکەین دێمەوە خزمەت بۆ لەم پەرەکان لای کاکسەرتیب سەبارەت بەوەی کە بەڕێزت باست لەوە کرد ئەگەر بۆنە پارتیوێکێتی بەجیا کاندیدان هەبێ بۆ سەر و کۆمار جا پارتی بدۆڕێ یانی کێتی بدۆڕێ ئەو کاتە ئێمە ینی دوو حکومەت پێک دێ لە کوردستان دوایی باسی لەوە دەکەین ئایا پارتی بەتەنیا دەتوانێت حکومەت پێک بێنێ یعنی حقیقەتێکی تاڵ هەیە لە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو یەکەم حکوومەتێکی ینی هەڵبژاردنەوادی خۆی نەکراوە و هەڵبژاردننی پاک و پێگر تا ئێستا نەکراوە دایمە گلەی و گازاندەی لێکراوە و بەداخەوە تا ئێستا دامەزراوەکانی دەستوری چ پەرلەمان بێت قەزا بێت چ حکوومەت تا ئێستا سەرڕاست نەبوو شخصیەتی معنەویان هەیە بەڵام یعنی بە وەزیفە و ئەدای خۆیان هەڵنەستاون پەرلەمانی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوو دەتوانین بڵێن پەچی کەوتووە یعنی ڕۆڵ و کاریگەری نەبووە و لە 2023 و هەر بە یەک جاری وەک تۆ حساب بکە داخراوە و من پێم وایە مەسلەی پێکەنانی حکوومەتی هەرێم لە کوردستان پەیوەندی بە دیموکراسیەوە نەماوە پەیوەندی بە هەڵبژاردنەوە نەماوە بەڵکو ئێستا بووی بۆتە ڕێکەوتن و پێویستە پارتی چێتی لەبەرەوەی هێزی چەکداریان لە دەرەوەی قانون و لە دەرەوەی ینی وەزارەتی پێشمەرگە هەیە ڕاستە لە وەزارەتی پێشمەرگە مەعاش و بوچە وەردەگرن بەڵام هێزی چەکداریان هەیە و دابوو دەستگای ئەمنی تایبەت بە خۆیان هەیە و علاقاتی ئیقلیمیان هەیە و دوو زۆری تایبەت بە خۆیان هەیە و بە ئاشکراش قسە دەکەن یان دوێنێ سەرکردایەتی چێتی بینی زۆر باشکرا باس لەوە دەکرد کە ئەگەر بێت و ڕێک نەکەون ئەوانە توان گازەکە بگرنەوە بۆیە من پێم وایە مەسلەی پێکەنانی حکوومەتی هەرێم پەیوەندی بە قانونەوە نییە یان نابێ ئەمە باسی قانون بکەیت لەم مەوزوعە ڕەنگە ڕێ و ڕسمک و یان مەراسیمێک بەڕێوە بڕۆ لە پەرلەمان و وەزارە دەنگدان و شتانە بەڵام بە نەتیجە ڕێککەوتنیی سیاسیە لە نێوان دوو حیزب کە هێزی چەکداریان هەیە یان دوو هێزی چەکدارن ئێستا ڕێک دەکەون لە هەرێمی کوردستان بۆ پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان نەتیجەی ئێستا کە پارتی 39 یەکێتی 23 39 بەدەستهێناوە نەیانتوانیوە تا ئێستاکە ڕێکەون بە حکوومەتی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان و حزبەکانی کە نای معارضەشە و مەسەلەن کۆمەڵی ئیسلامی باسەوە دەکە کە نایەتە ناو پەرلەمان ئەسڵن ونەوەی نوێ خۆی گۆشەگیر کرد و باسەوە دەکە نایەتە ناو حکوومەت تقریبا خۆیان دوور لەو ململانەی نێوان پارتی و یەکێتی دوور خستۆتەوە ئێستا باردۆخەکە بلۆک بووە بۆ مەعەی یعنی چەق بەستوو بووە بە تەواوی پارتی هەڕەشە دەکا و یەکێتیش چاوەڕێ انتخاباتی عێراقی دەکرد بۆی لەسەر لەیەک پۆستەکان لەگەڵ پارتی دابشکە و هەندێک مواضعکە پەیوەندی بە شێوازی ئیشکردن لەگەڵ یەکتر لەگەڵ پارتی یەکلا کاتەوە ئەمڕۆ من دوو ڕۆژ دەبینی پارتی هەڕەشە دەکا لەگەڵەوەی کە یەکێتی
نتیجە انتخاباتی عراقی لە سەبارەت بە مەسلەی کۆماری سەر کۆمار کەمێک لە ساڵحی یەکێتیە و پارتی ئێستا دەستی بە هەڕەشە کردووە بەڵام هەڕەشەکەی پارتی من نازم مەبنیە لەسەر چی یعنی لەسەر چی بنیاد درراوە تا ئێستا نەیتوانیەوە معارزە ڕازی بکە بۆی حکوومەتی لەگەڵ پێک بێنی ئەمە لە ڕووی ژمارەییەوە یعنی 50 زاید یەک کۆ بکاتەوە لە ڕووی واقعیەوە زۆر زەحمەتە یعنی تۆ هێزێکی چەکدار کە زۆنێکی بە تەواوی لەدەستا نیوەی کوردستان و نیوەی دانیشتوانی کوردستان لە بەدەستا تۆ نەتوانین لەگەڵی ڕێکەوەی ناتوانین حکوومەت پێک بێنی طبعاً ئەم حقیقەتە کە بە پارتی باس دەکەم بۆ یەکێتیش ڕاستە یعنی یەکێتیش ممکن نییە بتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێنێ بە ڕێکەوتن حزبەکانی کوردستان بڕوایان بە دیموکراسی نییە کە بڕوایان بە دیموکراسی نییە دەبێت بگەڕنەوە بۆ ڕێکەوتنی سیاسی بۆ ڕێکەوتنی لە نێوان دوو حیزب بۆ بەڕێوەبردننی کوردستان بۆ دابشکردنی پۆستەکان و بۆ ینی شێوەی کارکردن لەگەڵ یەکتر ینی بە هەموو احتیمالی دکێک بۆ هەموو ئەو احتیمالی کە لەبەر چاومانەوە بە ئەو ئەزمموی لە ڕابردوو هەمانە حکوومەتی هەرێم یەکەم دارە بەم جۆرە تووشی بلۆگ بوون بێ ینی چارەسەری لەبەردەم زۆر کەم بێتەوە یان دەبێت پارتیویەکێتی ڕێککەون یان ئەوە تا پێم وایە ئەم 4 ساڵە تەواو دەبێت ینی ئەم ئینتیخابە وەکوە نەکرا بێ و 4 ساڵ حکوومەتی هەرێم لە دەرەوەی هەموو شەرعیەتێک یعنی زەم حکوومەتی ئێستا هەرێم هەیە هیچ شەرعی وە هیچ پێناسەیەکی شەرعی نایگرێتەوە هیچ ینی مەشروعیەتێک نایگرێتەوە و مؤسساتی حکوومەتی ینی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە تەواوی پەچیان کەوتووە بەڕاستی هیچ ئەرزشیان نەماوەرە قەزا بۆ بەشێک لە ململانی سیاسی پەرلەمان کە سوڵتەیەکی ڕقابیە لە هەرێمی کوردستان هیچ قیمەتی نماوە 10 ساڵە قیمەتی نماوە نەک ئەمڕۆ فاشلترین خولی پەرلەمان خولی ڕابردووی پەرلەمان بوو کە نەیتوانی هیچ بکات نە توانی دەوری ڕقابی خۆی بمێنێ نە قەوانینیشی دەرکرد بەو شێوەیە مەفروض بوو دەری بکە و مؤسساتەکانی دیکەی ڕقابی یعنی دەستەی نەزا هەیە و نازانم ئەمە دەستەی چاودێری داراییە و یعنی ئەوانی کە داواکاری گشتیە هەمووی پەچی کەوتووە تەنانەت ڕێکخراوەکانیش لە هەرێمی کوردستان پەچیان کەوتووە یعنی سەندیکاکان سەندیکا پیشەییەکان باز دەکەم پەچیان کەوتووە لە دەرەوەی قانون مؤسسات لە هەرێمی کوردستان هیچ ئەرزشی نەماوە ئێستا دوو گروپی دوو حزب لە هەرێمی کوردستان حکومڕان حزبێک لە سلێمانی هەموو شتێکی بەدەستا و حزبێکی لە هەولێر هەموو شتێکی بەدەستا ڕاستە کەڤەر کراوە بە شەرعیەت کەڤەر کراوە بەوەی کەمە حکوومەتی هەرێمە ئەمە دام و دەستگای ئاسایشە کە هەر هەمووی پارتیە لە هەولێر و لە سلێمانی هەر هەمووی یەکێتیە ئەوانە کەڤەر کراون قەتعەیەک نووسراوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لە ناوڕۆکدا نەخێر لە ناوڕۆکدا مەسڵتەیە نەک بۆ ئەسەسات بەڵێ وەکو ئەوەی کە بەرەزوت هەڕەشەکەی پارتی کە دەڵێن ئێستا قۆناغی دوای پێش انتخابات نییە هەم سەرۆکی پارتی دوێنێ باسی گەت هەم ئەمڕۆژ مەسرور بارزانی باسی کرد پێ دوایە پەیوەندی بەوەیە کە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە یاخود بەبێ یەکێتی حکوومەت پێک بێنێ من پێم وایە پارتی شانسی پێکردنی حکوومەتی بەبێ یەکێتی زۆر لاوازە نەوەی نوێ سەرۆکەکەی لە سزنا ئەگەر بێت و ینی با بداتەوە بەرەو پارتی لایەنگیری پارتی بکە و 15 ئەندامەی کە دەری چواندووە لەسەر بەرمەبنای یان لەسەر بنەمای ئەوی کە دژایەتی پارتی وشێتی کرد و بچێت اتفاق لەگەڵ یەکێتی بکە تۆزێک ڕوبەڕووی خۆی شەرمەزاری و ینی گرفت دەکاتەوە لەگەڵ شەقامەکەی خۆی ئەگەر بێت و دیسا هەڕێکەوەی ئەوە سەرۆکەکەیان لە سزنا یان لە دەزیندانە لە سلێمانی من پێم وایە خۆیان دیسان جارش کە ڕوبەڕووی ئیشکالی تر دەکەنەوە بۆ چونکە کاک شاسوار کە لە زیندانە من پێم وایە ئاسانە دروستکردنی ینی پێشکەشکردنی داوای زیاتر لەسەری ینی شەکوای زیاتری لەسەرەکەم بۆ چونکە دیارە گرفتی هەیە ئەمە وەکو معارزە باز دەکەم و ئەگەر بێت و ینی پارتی لەم دۆخە ئێستا بەدیلێکی ئەو توێنیە من پێم وایە پارتی زیاتر دەوێت ئەم 4 ساڵە تێپەڕێ و دام و دەستگاکانی حکوومەتی هەموو لەبەردەستە پارتی یعنی پەرلەمان پەچی کەوتووە هیچ بنەتی تێدا نماوە حکوومەتەکە هیچ کەس ڕقیب نییە بەسەریەوە حکوومەتی بەدەستا پەیوەندیەکانی هەرێمی کوردستانی بەدەستا نەوت لەبەردەستی پارتیە و پارتی ینی حکومڕانێکی لەبەردەستە ئێستا لە هەرێمی کوردستان بۆیە زۆر باچی بەوە نییە نە حکوومەت پێک بێ نە هەڵبژاردن یان دووبارە بکرێتەوە ینی لە دۆخێکی سەقامگیرتردایە بۆ حکومڕانی و من پێم وایە چێتی ڕەنگە زەختی زیاتر بکە هەست بۆ بکە کە پەراوێز خراوە هەست بۆ بکە کەەوە حەقی خوراوە یان فشار بکە دەمێتەوە سەر ئەوەی کە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئێمە نازانین بە سیغەیەک دەبێت بە ڕێکەوتن یان بێ ڕێکەوتن ئەو کاتە ڕەنگە بتوانین تەحلیل بۆ دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی یان نەتیجەکەی کە ئێمە دەیبینین حکومڕانی لە هەرێمی کوردستان مخابن دوای 30 ساڵ لە حکومڕانی زیاتر لە 30 ساڵ نەک 30 ساڵ ینی هیچ ئەرزشی نەماوە و
حکومڕانی لە هەرێمی کوردستان ینی گروپێک حکومڕان کەمینەیەکی دەستڕۆیشت و لە هەرێمی کوردستانەیە جومگەکانی حکومڕانیان بەدەستەوەیە و هیچ قیمەتی دموکراسی و هیچ قیمەتی دام و دەستگای دەستوری و هیچ قیمەتی ڕابردووی خەڵکی کوردستان ناگیرێت کە قوربانیان نەبووی حکوومەتێکی عادلی شەفافی سەقامگیر بۆ دروست بێ کەسی ئێستا دەبین بەداخەوە ینی ئەم حکوومەتی ئێستا ئەم حکومڕانەی ئێستا دەبینین هیچ پەیوەندیەکی ئەو تۆی بە دەستور و بە قانون نەماوە. بەڵ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاکسەری کاک چۆمان باسی ڕێگەکانی هەڵۆشانەوەی پەرلەمانت کرد هەڵبژاردننی پێشوەختە گەر بەڕێوە بچی بەس هەم لەمپەری سیاسی هەیە پێ دوای هەم لەمپەری یاساییشێ جا ئێستا لەمپەر بۆ پێکەنانی حکوومەت لەمپەریشێ بۆ هەڵبژاردننی پێشوەختە هەرویکێتی ینی چەق بەسووە خۆی بەشێکی تۆ گەر واز لە دۆخە سیاسیەکە بێنە کە برای بەڕێزم کاکسەرتی بوو ئێمەمانانیش باسمان کرد نەگەی بۆ لە ڕووی سیاسی و ئەمیشە ماوێتی بگاگریمان ئەو مەرسومێکیش دەرەچێت ئەبم پەلەبەلەکە ناکرێ حوتی یەکی 2025 ماوەی یاسایی کۆمیسیۆنەکە عێراق تەواو بێ چکە بەپێی یاسای ژمارە 11 ساڵی 2024 بە ئەو کاتێک کە مەجلیسی مفەوەزین مدەکەیان بۆ این کردەوە وتیان بریتە لە 5 ساڵ کە لە حوتی یەکی 20ەوە حوتی یەکی 2020 دەست پێ کا 5 ساڵەکە کە 26 ساڵێکی خراوە سەر مدەکە بەرەو تەوابوو نەڕوە ینی لە مانگی کۆمیسیۆنی عێراقیش وە کۆنجومەنی کۆمیسیاران ئەیچێک لە گرفتەکانەوەی کۆمیسیۆن مەمودەی تەواوە بێ ئەم چێک ئیداری هیمبات کۆمیسیۆنی کوردستانی کۆمیسیۆنی کوردستان هەر بۆی ململانە و دەستبادانی ئەمانەوە عەفەڵڵا و عەما سەلەف چۆتە بەهینەوە ڕەفەی مێژووە کە گەروانە بۆ ئێمە مانتوانی ئەونا محتاجی وەغانە بین لەو پرسانە دوو ئایا لە ڕووی داراییەوە وەغا چێتە ژێرباری مەسروفێکی وا گەورە لەو تەوقیتابەوە کە ئەو کۆمیسیۆنەکەوایەوە دۆخی دارایی لە هەمووشی گرنگتر تاکلایەنە ینی تۆ ئەگە گریمان لایەک پارتی بیوێ بیکە انتخاباتی پێشوەختە بکایەتی لەگەڵیانە بێ انتخابات لە سلێمانی و هەڵەبجەوە ناکرێ قورسە بێ ینی لە ڕووی ئەرزی واقع بۆ چکە تۆ هەتا بۆ تەشکیلکردنی حکوومەتەکە حەکیم ینی ئێستا پارتی گریمان بە ئەملاولا و بە خەڵکی ئەمە بە کڕین و فرۆشتن و کورە بەشتی ترۆوانە گریمان پەنجاوێ کەسی لایە ئەوە ئەچێ بەرەوەی دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ ئیجراتەکان دەست پێکات گریمان حکوومەتێکیش دروستەکان حکوومەتەی هەموو حکوومەت یاریمی کوردستانە ناکرێت پۆستەکانی کێتی بەجێبێڵەوە کۆی 2000 ئەکرێ بیکا بەڵام ئەکرێ بەڵام دۆخەکەی ئێستا جیاوازە لە ڕابردوو دۆخەکەی ئێستا ڕابردوو گۆڕان هەبوو لە تەشکیلکردنی حکوومەتە جیاوازی هەبوو لە هەندێک شتا زڕوفەکەی ئەو کاتەش جیاواز بوو چکە پارتی نزیک بوولەوەی کە 50 زایدنێکی 111 کورسیەکەی لابێ گۆڕانی لەگەڵا بوو یەکێتیش وەکو ئێستا نەبوو 18 کورسی هەبوو دۆخەکە جیاوازتر بوو ئێستا پارتی بەتەنیا پەنجاوێکی لا نییە گریمان لەو تەوقیتانەی کە تەشکیل بووە کە یێتە سەر ئەوە بۆیە ئاسان نییە تەشکیلکردنی حکوومەت بە بێچێتی جا ئەمە جار دوو شێر قورسە تۆ دەڵێ دووبارەکردنەوەی هەڵبژاردن هەر قورسەوەیە بێگومان لەبەرەوەی ئێمە ئەوەی کە حزبایەتی و سیاستکردنە دەستورت نییە چەتێکی ڕێکارە مهینەکان دابنێت ئیجراعاتەکان وانە احترامی قوانینەکانیش ناگیرێ هێز و ئەوەندەی ئێستا لە قۆناغی پاشەکشەی دامەزراوە و مەبادیە قانونیەکانە هیچی تر نییە هەر لەبەر ئەوەیە حەسمی ئەم شتانە لای حزبی سیاسیە کرد حزبەکەش کێیە دوو جەمسەرە بەداخەوە لەم نێوەندەیە کاک حەکیم وەکوەوەی کە ئیشی حزبەکانی من ناڵە معارەزە هەڵام هێزەکانی دەروێژێتی و پارتی چکە ئەو تعریفە ئەگەر بمانوێ نای بنی معارەزە دروست نییە چکە ئەوانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن نەخۆیان بەدیلی یەکێتی و پارتیەزان نەوە مامەڵاکەن بەدیلی ئەوان بن ئەمانە هێزی دەرەوە یەکێتی و پارتین وەکەوەی 13 مانگ بێ هەڵبژاردن نەکراوێ محتەم نین ئەڵەی انتخابات بۆوان نەکراوە شمولی ئەوان ناکڵی دەنگدەردەنگی نەیەوە بە ئەوانیش هەر دەنگیاوە بە یەکێتی و پارتی هەر فەرزە لەسەر ئەوەی ئەوان پەرلەمان ئەی باشە منێک دەنگم ماوە بە حزبێکی دەرەوە یەکێتی پارتی منێک خەڵکانێکی زۆر جەناب ئەوە ئەی ئەڵێت من دەنگم ماوە بە تۆ 4 ساڵ لە پەرلەمانی کوردستانە شەڕم بۆ بکەیت ئێستا خەڵکی وا هەیە ئەوەی بیر چۆتەوە چووە خۆی کاندید کردووە و ئەسێ بۆ بەخا ئەوانە وەکوتانە و تەشەرنا ئەوەی بیر چۆ کە وعدیاوە بە خەڵک لە پەرلەمانی کوردستان بیکە ئەچێ بۆ علاساسن بۆ بەخا هەنێکی شێڵە بەخاش ناکەن ئێ باشە خەڵک دەنگەیە بە تۆ کاک حەکیم بۆی بچی لە پەرلەمانەکە شەڕی بۆ بکەیت هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی بۆ ئەو نەبێخەمن هیچ متەفەڕیجن بکرێت چکەسە ئەو کۆمەڵ بڵێن بایکۆتی کردبوو هەنگاوێکی یاسایی نزیکی 20 کورسیمان هەیە لە دەرەوەی بۆ لە پەرلەمانەوە بەس بەڵێ پەرتەوازایی و
ناکۆشی نێوان هێزەکانی دەرەوەیەکێتی و پارتی زۆرە وارە بەم انتخاباتەشەوە بینیت کە چەند پەرتەوازن چەند زاڵن بینیت کە ئەو کورسیانەی کە هات لە چاوی کۆی کووردا لە چای ئەوە بۆ بایکۆت یعنی وای من مەبەستم یەک هاوپەیمانی بە زیاتر دڵنیا بەلەوە دڵنیا بەگەر هاوپەیمانێتێکی دەرەوەی هێزەکانی دەرەوەیەتی و پارتی کورسی نزیک دەبوونەوە لە 20 زۆر زیاترە بوو لە سانزەکە ینی دڵنیا بە 3-4 کورسیەک حاڵە بەبێ منەتانە هات باشە کە حتا تۆ کە هەموو هێزەکانی دەرەوەیەکێتی و پارتی وا مامەڵەیان کرد کە ئەمانە وەکو بەدیلوان وەکو یەکگرتوویکیان تیا ئەویان تایە خەڵک هیواشی بۆ دروستە بێ بەڵام کە ئەوە ئەبینێ خەڵک ئەو نێتر بێ هیوا بێ کە بێ هیوا بێ ناچێت بۆ انتخابات ئەچێ دەنگە سووتێنێ ئەوەکە بۆیە من لۆمەی خەڵک ناکەم کە چۆن مامەڵەکە کە یەیتەوە سەر ئەسلی مەوزوعەکەەوە هێزەکانی دەرەوە یەیتەوە سەر دوو جەمسەرەکەی چارەسەرەکە چی ئێستا بیزەبێت ئەو نقطانە بۆ ئەم دۆخە چاقبەستووی کە هەیە ئێمە هزار ململانێ بکرێت هەرێکێتی و پارتی بگەن بەحل ئێستا وەختی سازش و تەنازولاتەکە بکرێت بۆ یەکتری ئایا ئەو سازش و تەنازولەکەن بەڵام ئێمە نەک ئەوە نابینین ئێستاش تای هەڵ انتخابات بەرینەوە بە ئەم ڕۆژەوە کە ئەو بڵێن هینە میدی هینیان کردووە چالێکیان کرد لە دووەک بەڵێ مێپس دیاری هەر هەڕەشاکە نەڵێنەوە قوبوڵ ناکرێت دەڵێ شتێکی تر ئەڵەن باسەکرێت دەڵێن ئەو قەلومەرجی پێش انتخاباتی عێراق جیاوازە لەوە من بەڕاستی تێناگەم لەو کار حەکیم یعنی چی ئەوە بۆچی جیاوازە مەسعود بازرگانی وتی پۆستی زۆرماندا بە یەکێتی حەقی خۆی نەبوو بەس لەمەوەدا پێی بەرکەوتی بۆ ینی بۆ ئەم انتخاباتی عێراق علاقی چیە بۆ ینی وەکو ئەگەر وەکو استحقاقی انتخابی بۆ تەشکیلکردنی حکومەت یعنی فەرقی پێش 11 کە انتخابات کراوە لەگەڵ 5 ڕۆژ دوای ئەوەیە بەس دەبەر انتخابات کراوەکێتی کۆمەڵە دەنگی کەم کردووە 20,000 30,000 من مەبەستم یەک شتە ینی ئەم لەبری ئەو نەفەسە ئەو تێڕوانینە ئەو هینە خۆچی گۆڕاوە انتخاباتێکە کراوە دەبینین عرب لەوێ بوو خەڵکی تر لەوێ بوو بەس یەکێتی لەوێنەوە بیزەبەت ینی تۆ باسی ئاشتیەکەی باسی دەستی ئاشتی سەلامەتی باسی ئەوەکەی دەستی ئاشتی هێناوە لە ڕۆژاوای کوردستانەوە لە باکوورەوە نوێنەرانی کوردانی ئێوێمان لێەوە هاتوون بەڵام هێزی یەکێتی لەوێ نیە کۆمەڵی هێزی تر لەوێنین کە ینی تۆ پەیامەنێری بۆ هێزەکانی دەرەوەی لای خۆ دەرەوەی خۆت کەسیان لەوێ نییە بەشی زۆران لەوێ نییە نە کۆمەڵی لێنە یەگرتووی لێنە یەکێتی لێنە گۆڕانی ینی وەکو کارکتەرە حزبەکانیان بەسەر چاوانیشی بان کردای و لێ گفتوگویەکتان کردایە ئەمە ڕێگە چارەسەرە دروستەکەیە کە بگەنە حلێک هەرەبێ بگەن بە حەلکاک حەشیم ومێ دەگەم خۆیان بگانە حەل فەرز نەکرێ بەسەریانە دێم و خزمەتت کاک سەرتی بێمە خزمەت بەڕێز ئەوە بڵێن ناکۆکیمانەیە لەسەر هەرێم بەزایی بۆ عێراق لە بەردەم چیدان باس سەرۆ کۆمارت کرد جگە لە سەرۆ کۆمار یعنی پێ دوایە بەجیاش وەفدی دانووسانکار دەچێتە بەغدا ئێستا باسی چوارچێوەی مانگی شعکان کرد کە ئێسێوان خۆیان ڕێخستووە و دەڵێن کاندیدمان دەبێ و وەفدی گفتوگویان پێکێناوە کە لە مالیکی و ئامری و محسین مەندەلاوی پێک دێ پێم وایە ینی ئەمریکا بۆ خولی ئەمجارەی پەرلەمانیان بۆ پێکردنی حکوومەتی نوێی عێراق فشاری زیاتر دەکات بە تایبەتی فشار لە گروپە چەکدارەکانی نزیک ئێران دەکات بۆی کە نفوزیان کەم بێتەوە و کاریگەریان بەسەر حکوومەتی عێراقدا کەم بێتەوە بەڵام هەڵبژاردنەکە و نەتیجەکەی زۆر بەدڵی ئەمریکایان بە و بەدڵی ئەو تەیارەی بەرامبەری ئێران نەبوو ینی گروپە نزیکەکانی ئێران چ خەزعالی و مەسەلەن دەبینی حەلبوسی دەنجی زۆری هێناوە و مەسەلەن محەممەد شیع سوودانی کەنی و بەنی و نزیکە لە ئێران ئەوش دەنجی زۆری هێناوە نەتیجە ئینتخابیەکە ینی حکوم دەکاتن و پێم وایە شیع بۆ خۆیان ئەمجارە ناوڵێن کەمەک هادئتر دیارە ناڵم ڕێکتر من دەڵێم کەمەک هادئتر دیارە لە مەسلەی هەڵبژاردننی سەرۆک وەزیران ئەگەر بێت و شیع ڕێککەوت لەسەر سەرۆک وەزیران ئەوەی تری ئاسان دەبێت بۆ چونکە تەوقیتات لە بەردەم بە پێی یاسا ینی کاتی دیاریکراوە لە بەردەم هەڵبژاردننی سەرۆک کۆمار لایەنەکانی دیکە یان پێکاتەکانی دیکە دەکەونە بەردەم واقعی هەڵبژاردننی نوێنەرەکانی خۆیان پارتی وێچێتی وەکو کورد پێم وانێ خلافیان لەسەر ئەوە بێ کە سەرۆک کۆمار بۆ کووردا هەردووچیان تەنازول لەوە ناکەن بەڵام خلافێکی جددی هەیە ئێستا کە لەسەرەوەی کە سەرۆک کۆمار بەرچێ بکەی وە چێ بێ یان ڕەنگە هەڵبژاردنەکانی ڕابردووی سەرۆک کۆمار خلافی زۆر لە نێوان پارتی وێچێتی هەبوو لەسەر دوو نقطە یەکیان بەرچێ بکەوێ و هەندێک جاری سەرۆک کە چێ بێت ینی پارتی ڕازی و بەریچێتی بکەوێ بەڵام ڕازی نەبوو هەم کەسێک ناوی چێتی بێ بۆیە پێم وایە بۆ نسبەت کوردستان ئێمە باشترە وا قسە بکەین کە مەسەلەی پێکەنانی حکوومەتی عێراقی ڕاستەوخۆ گرێدراوە بە ینی پەیوەندی ڕاستەوخۆی بە مەسەلەی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە ئەگەر بێت و پارتی وێچێتی بتوان پێش هەڵبژاردننی
یان ڕێکارەکە یاساییەکانی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و ینی پەرلەمان و سەرۆک وەزیرانی عێراقی و وەزیرەکان ئەگەر بگەن ڕێککەوتن لە هەرێمی کوردستان ئۆتۆماتیک گرێکان دەبنەوە و پرسی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئاسانتر دەبێت بۆ چونکە لە پۆستەکان دەخەنە سەلەیەک و لەسەر لەو سەبەتەیە هەڵی دەبژێرن لە نێوان خۆیان و بەداخەوە کە لە خاڵێکی گرنگ کێ باسی بکەین ئەوژەوەیە چ لە حملەی ئینتیخابی وەم پێم وایە چ ئێستاش لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان نەهاتوونە زیندایەک ڕوو بخەنە ڕوو بۆ ئەوەی بەشداریکردنیان لە حکوومەتی عێراقی بگرێ بدەن و مەرزدار بکەن بۆی مەسەلەی مادەی 140 جێبەجێ بکرێ پرسی پێشمەرگە حەل بکرێ یعنی مەسلەی کەرکووک و ناوچەجێناوەکان کاتێ ئێستێقاقاتەیە و هەندێک گرێوگار هەیە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر بکرێت چ لە قانون نەفتا چ لە قانونی هەڵبژاردنە یعنی ئەو یاسایانی کە مەفروض چ ئەنجومەنی ئیتیحادیە چ ئەو یاسایانی کە تا ئێستا دەرنەکراون هیچ نییە بەڵکو هەموو تەرکیزیان لەسەر ئەوەی کە پۆستەر و کۆمار بەرچێ بکەوێەوە یەکە و چەند وەزیر و لەناو ئەو پۆستانە چێ وەری بگرێ یعنی تەرکیزیان لەسەر استحقاقی حزبیە مەخابن تەبعاً و بۆ معارضەش ئەم مەسەلەی ڕاستە یعنی معارضەش ئەوەندە بەری بە ئەجێندایەکی نیشتیمانی نەتەوەی کوردستانی نییە یعنی بێ بڵێ کاکە من بەشداری حکوومەتی عێراقی ناکەم ئەگەر بێت حکوومەتی عێراقی یعنی پرسی پێکردنی حکوومەتی عێراقی گرێ بدرێ بەچی بە مادەیەکی دیاریکراوە کە مادەی 140 جێبەجێ بکرێ یا عەلە لەخەت کێشەی زەویزار لەو ناوچانێک کە متەنازع چارەسەر بکرێن نا کەس باسی ئەوە ناکە وەرەقەیەکی کارکردنی هاوبەشی کوردی نییە یعنی ئەو ململانەی بەنەتیجە ڕەنگە سەر کۆمارێک هەڵبژێردرێ جاچ لە پارتی بێت چ لە یەکێتی بێ کە عەل لەسەر یەکێتی دەیبا سەر کۆمارێک دەی بەس تەنها یەکێتی پشتیوانی دەکەن یان سیاسەکان بە پارتیش و پشتیوانی ناکەن ئەو سەر کۆمارێ لاواز دەبێت بەنەتیجە سەر کۆمارێک دەبێت یعنی نوێنەرایەتی قەومی کورد ناکەن لە بەغدا ڕەنگە نوێنەرایەتی بەس یەکێتی بکە و ئەمە زەرەر لە هەموو کوردستاندا و پێم وایە ئەم هەڵبژاردنێک کە تێپەڕی هەڵبژاردنێک بوو هەموو کورتیدا خەسارەت بوو یعنی خەسارەتمەند بوو پارتی یەکێتی دەنجیان زیادی نەکردەوە با کەس یعنی مزایدە بەسەر ئەوی در نەکا لە هەمووی خراپتر ئەوەیە کە لە مووسڵ و لە کەرکووک کورد دەنجی کەمی کردووە بەتایبەتیش لە کەرکووک کە یەکێک بە قودسی کوردستانی ناو دەبا یەکێک بە دڵی کوردستانی ناو دەبا کورد دەنجی کەمی کردووە و ئەم کەمکردنە بە وازحی یعنی هیچ تەموو مشەڵ ناگرێ هیچ تەفسیرێک هەڵ ناگرێ ئەوژەیە کە کوردێک قەوارەی هەڵبژاردننی نەبوو یعنی بەیەک هاوپەیمانەی نەچۆ ناو هەڵبژاردن یعنی قسەکردن لەسەر مەرحەلەی دوای هەڵبژاردن بەڕاستی گلەیە کات تەنها لە پارتی یەکێتی نابێت لە معارەزەش دەبێت و من پێم وایە خەسڵەتی هاوبەشیش هەیە لە بینی پارتی یەکێتی و معارەزایش ئەوەیە کە ئەجێندایەکی قەومی ئەجێندایەکی نەتەوەی وازحیان نییە و ئەوەندەی خەمی بەرکەوتەی حیزبیان هەیە لە بەغدا ئەوەندە بەرکەوتەی ئەوەندە خەمی چارەنووسی خەڵکی کوردستانیان نییە و پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدایان نییە سوپاس دەکەین یەکەک چۆمان پێ وایە بڵێنەوە لێرە کێشەی پێکردنی حکوومەتێ بەس ئەوەی عێراق پێ وایە هەندە دوا بکەوێت یاخودارە سەکەن بە کورتی بێ بەرەوەن پەرلەمانی عێراق زوو دەست بەکار بێ بڵێن حکوومەتی نوێ زەختێک هەیە بۆی کە هەتا ئەگەر کۆمەڵە تەسریحی ڕئیسی مەجلیسی قەزای عێراقی ئەنجومەنی دادوەری باڵای عێراقی کە پێشترەڵێ پێویستە لەسەر حیزبەکان پابند بن بەو مادە دەستوریانەی کە دیاریکرا بۆ تەشکیلکردنی حکوومەت و کە بهێنانە سەرپێی پرۆسەی حکومڕانی ئەگەر سەی مادە دەستوریەکان کە ئەو قۆناغبەندیانەی کە هەیە کاک حەجیم لە تانەدانەکان لە ئیعلانی نەتایجی نهایی لە تەصدیقی محکەمەی ئیتیحادی لە ئیعلانکردنی وادەیەک بۆ هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی پەرلەمان دوایی بۆ سەرۆکی کۆمار دوای بۆ 120 ڕۆژێوێ 120 ئێستا تقریبا 15 ڕۆژێکی ڕۆشتووە بەپی چکەت ئێسێمە لە ئیعلانی نەتایجی نهاییین ئەبێت ئەوە کۆتایی پێ بلایەن هەیە قەزایەکەوە ئەیبێ بۆ محکەمەی ئیتیحادی پەسەندی محکەمەی ئیتیحادی اینجا قۆناغی دوایەوە سەرۆک کۆماری کاربڕێکەر داوای دانیشتنی پەرلەمانەکە لەمەوەی 15 ڕۆژە ئەمانە وەک ئەسڵ مدەیەکێوێ بەڵام ئەومان لایە دەچێت کە ئەگەر ئاوڕبیتەوە بۆ ڕابردوو کۆبوونەوە یەکەم هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی زوو تەواو بوو بەڵام تەشکیلکردنی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمار زیاد لە 1 ساڵی خەیان کاک حەکیم کە ئەمە بەتایبەت ئەگەر بەو ناکۆکیانی کە لە نێوان یەکێتی و پارتیا هەیە ئاوا بەردەوام بێ ئەگەر بەم جۆرە بەردەوام بێ بە ئاسان نایەتە بەردەم بۆ چکە قەرارێکی محکەمەی ئیتیحادی شەیە وەکو تەوقێکە بۆ زوو حەسم نەکردنی کێشەکە ئەوەی کە دانیشتنی نیسابی قانونی بۆ سەرۆک کۆمار 220 کەسێوێ ئەندام پەرلەمان ئەمە قورسە بۆ ئەگەر ڕێکەوتن ئەوە نەبێ ئەگەر ئاوڕ بیتەوە بۆ زەختانی کە هەیە و بۆ فشارانی کە هەیە
ئەبێت زوو حەسم بێ بەڵام ئەگە سی واقعەکەیەکەی ڕاستە ئیتاری تەنسیقی وردە خۆی کۆ کردەوە تۆ هەز بە مەترسیەکانەکە بەڵام ئەگەر قۆناغەکانی داهاتوو پێمانەڵێ ئایا زوو بە زوو ئەمە حەلەکرێ ئایا پێش هەموو یانەکێتی و پارتی ئەبنە هۆی ئەوەی درەنگتر حەسمی نیزاعەکان کرێ ئایا ناو ماڵی شیعە درەنگتر تێک ناچێ بە تایبەتتر ئەومان لە یاد نەچێ برای بەڕێزم کاکسەتی باسیشی کرد ئەمریکا بێڕۆڵ دانانیشێ لەم یەکلاکردنەوەی ئەم پۆستانی حکومەتوانە کە دەستبادانەکان لەگەڵ ئێران و ئەو جەمسەربەندی ئەقلیمی و دەولێ ڕوویەیە کێشمەکێشم ڕۆیە داوای محکەمە ئیتیحادی تەیەکەوێ کوڕشت مزایداتی تری تێکەوێ بۆیە بە ئاسایی نایەتە بەرەم. سوپاس دەکەین کاک چۆمان محەممەد لە ستۆدیۆ سوپاس بۆی بەڕێز هەولێرەوە کاک سەرتیب جەوهەر سوپاس بۆ بەڕێزیشتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.